لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە هەرێمی کوردستان ئاوارەکان دەکەونە گوزەرانێکی سەختترەوە، ئەویش بەهۆی کەمبوونەوەی پێدانی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی و کەمی خزمەتگوزاریەکان لە کەمپەکاندا. ئەمەش نیگەرانی دانیشتوانی ئەو کەمپانیای لێکەوتوتەوە. والله المشكلة بالمخيم بس درجة الحرارة، يعني درجة الحرارة شەی بەرزی پلەکانی گەرما لە کەمپەکاندا کاریگەری خراپی کردوتە سەر منداڵ و منداڵانیش تووشی نەخۆشی بوون و کارەبای نیشتیمانیش کەمە و یەک خولە کارەبا ببڕێت ئەوەندەی تر خێوەتگەکان تاو دەسەنێت. وڵی خۆ نەزانن حکوومەت بێ وەرچی بێ خۆی ئەزان لە خێمەکانە و لە گەرمانە بخوا و گەرمانە نەزان لە دوێنی 48.5 تقریبا، يعني نبوو 50. والله الدعوة لحكومتها كانوا هر لشي بي هر عشان يعني بنهرن بو جيجمان ولا برم قرما لخيمة ولا برم منالو تشتو كهرباء هاي ولا لم كم هاي استو بارة كهرباء هنا كي مولدي كي راكي شاوا آخر بارنيا بيا بيدا لبر أرم قرما وتشتا إماج دعوة لحكومتها كان لكردستان كان يارمتي أم فقيرو جارنا بيبا. کەمپی ئاشی لە ناحیە عەربەت یەکێکە لەو کەمپانیای ئاوارە ئێزیدی و عەرەبەکانی تێدا نیشتەجێن کە لە سەرەتای مانگی تەمموزی 2007ەوە 2900 خێزان کە دەکاتە نزیکەی 13000 کەس ئاوارە لە کەمپەکەدان، بەڵام دوای زیاتر لە ساڵێکمانەوەیان لەو کەمپەدا بەدەست نەبوونی خزمەتگوزاریەکانەوە دەناڵێن و تا ئێستاش ژمارەیەکی زۆر لە خێزانەکان گەڕاونەتەوە بۆ ناوچەکانی خۆیان. کێشەکە لەوایەت ئێمە خۆمان لە هەرێمی کوردستانە ژین ئەزانین کە کارەبا گرفتی سەرەکی بەردەم هاوڵاتی هەرێمە جایترەوە هاوڵاتیە ئەگەر ئاوارەش بێ لە ناو کەمپەکانە خۆشبەختانە هەوڵێکی زۆر زیاتر دراوە لەوەی کە هەیە و هەوڵمانداوە کە مۆلیدات و بە شێوەیەک لە شێوەکانم کێشیان بۆ چارەسەر بکەین بە تەنسیقی تەواو لەگەڵ JCC سلێمانی کە لە پارێزگان و هەوڵمانداوە کە لەمڕۆ کەم و کورتیان نەبێ، بەڵام خۆمان نەزانین ینی من بۆ خۆم کە هاوڵاتیەکی سلێمانیم بە هەمان شێوە گرفتمێ لەگەڵ کارەبا لەبەرەوە گەر ئەوانیشیان بێ و گۆرە هاوڵاتێکی سلێمانی کێشی کارەبایانێ. تا ئێستا تەنها لە سەدادەی ئاوارە پەنابەرەکان لە کەمپەکان کۆکراونەتەوە، لە سەدانەوەیان لە ناو ماڵ و ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان نیشتەجێ بوون. لە سەتاسەری هەرێمی کوردستانیش 30 کەمپ بوونیان هەیە کە 7 کەمپیان دەکەوێتە پارێزگای سلێمانیەوە. و شیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام، کەمپی ئاشتی ناحیە عەربەت.